ساڵتان لێ بێوم کاتتان باش. تەنزدووسێک لە تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک لە دوونیەوە دەردا دەڵێ دەچمە سلێمانی و گۆیژەم لە دیار نییە وەک دەلالەتێک بۆ کارکردنی ئەو دەیانوە بەرێنانەی کە بە درێژایی شاخی گۆژە سەرقاڵی دروستکردنی پرۆژەی وە بەرێنانن. لەم بەرنامەیەدا بە دۆداچوونەکەین بۆ ئەو پرسە ئەپرسین وە بەرێنەکان بە پاڵپشتی یاسا سەرقاڵی بڕینی گرد و تەپۆلکە و دامێنی چیای گۆژەن لا چین و توێژە جیاوازەکان ئەپرسین و بە دیاریکراوی لە کەسانی پسپۆڕ و تایبەتمەند دەپرسین کاریگەری و لێکەوتەی خراپی بڕینی شاخی گۆژە چیە بێ بۆ سەر ژینگە و سروشتی شاری سلێمانی و کاریگەرە نەرێنەکانی چین. ئەمانە چەند پرسیارێکی دیکە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی ژەکەین. لەگەڵمانە بن. کاکتۆ سپاس بۆم دەرفەتە. مودەیەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جۆرێک لە پۆستی ڕخنامێزێ لەسەرەوەی کە سروشت و ژینگەی سلێمانی بە دیاریکراوی خەریکە شێوێنرێ لە ڕێگەی ژمارەیەک پرۆژەی کەرتی تایبەتەوە بۆ نمونە شاخ گردەکان تەختەگرێن وەک لەم دیمەنەیە بینی. ئەمە چییە گەیەنێ؟ لە ڕاستیە خۆی یاسای ژمارە 4 ساڵی 2006 یاسایەوە بەرهێنان یەکێکە لەو یاسا هەرە خراپانەی کە ئەتوانم بڵێم لە تەنیژ یاسای نەوت و گاز و یاسای سەرۆکایەتی هەرێمەوە کوردستان ئەمەم ڕۆژە گەیاندووە. ینی بە قەنەعاتی من نەبێ و خولەی پەرلەمان و ئەوەشی یاساکەی ئامادە کردەوە ئەوشی بێتە پەرلەمان کە خولوو دومی پەرلەمان پەسەندی کردووە بێ ڕاستیە لەسەر یاسانە محاکەمە بکرێن. ئەم پرۆژانە کە ئەکرێن ئێستاکە کە بە جۆرە لە جۆرەکانەکە بە قەنەعاتی من ئەمە جۆرێکە لە ئەنفالی ژینگە. ینی ئەمە هەر کەسێک بیکە هەر پرۆژەیەک بیکە لەژێر هەر ناونیشانێکا بێ لە ڕاستیە ئەمە ئەنفالی ژینگەیە و ئەمە هیچ کاتێک ئەم پرۆژانە ناتوانن بێنە بوون ئەگەر حیزب لە پشتیانەوە نەبێ. ئێمە هاوڕێکمان نەبوو کاتی خۆی لە بۆ بەرهێنان ئەوی لە پشتی هەموو پرۆژەیەکەوە مەسئولێک هەیە بەرپرسێک هەیە. هەر بۆیە کاتی خۆی من بیرمە کە من باوکی خۆم ئافریقا لە ساڵ 1970 لەم دارستانەی گۆژۆ ئەزمە ڕائیشی کردووە بەعز پرۆژەی بە سەوزکردنی دارستانی شاخەکانی کوردستانی هەبوو. ئەمان ڕێک لە باتیەوەی ئەوە تەواوکەن ئەمان هاتوون ڕێک پێچەوانەکەیەکەن ئەوەشی کە هەیە کاولیەکەن. ئەمە نە مەسەلەی نیشتەجێبوونە نە مەسەلەی چارەسەرکردنی قەریایی نیشتەجێبوونە ئەمە تەنها دەوڵەمەندکردنی کۆمەڵە کەسێکی دیاری کراوە و تێکدانی ژینگەیە و زێرێکی زۆری هەیە بۆ ژینگە بۆ ئاو هەوا چۆ لە باتی ئەم سروشتە جوانە کۆنکرێتە خەنە شوێنی. هەر بۆیە لە ڕاستیە ئەرچی هەموو فەرمانگە پەیوەندیدارانەی سلێمانیە کە بێن هەر بەپی یاساکە ناکرێ خۆ کار لەم جۆرە ئیشان ناکرێت. ئەبێ و فەرمانگانە هەمویان بێنە جواب ئەبێ ڕایگشتی دروست کرێ ئەبێ میدیاکان لە ڕاستیە لە ئاسیما بێدەنگ نەبن و بێ خەڵکیش بێدەنگ نەبێ و بێ گروپەکانی فشار ئەو کە پێوتە گروپی فشار لە کۆمەلگا گروپی با بڵێن مجتەمەعی مەدەنی ئەبێ هەمومان بەیەکەوە لە ڕاستیە دژی ئەوە بین کە ژینگەی کوردستان لە هەر شوێنێک بە پشێنێ بە تایبەتی بەنسبەت ئێمەوە کە ئەم شاخانە هەم سەردەمانێکی زۆرە لە لەبوونەوە ئەمانە پارێزەری سلێمانین و مەسیەکانی سلێمانین و هەروەها ئیلهامی چەندین شعر و شاعیرە ناودارەکانی ئێمەشن. بۆیە وێرانکردنی لەژێر هەر ناوێکا بێ هیچ پاسارێکی نییە جگە لەوەی کە دەسەڵاتی ئەم منتیقەیە لە ڕاستیە کە ئەبێت بە بەشدار لە ئەنفالی ژینگەی کوردستاندا. دکتۆرانی ئەمە پرسی ژینگە پرسی دارستانی سروشتی لای کاربەدەستانی حکومەتی هەرێمی کوردستان بەگشتی پرسێکی گرنگ نییەوە لە پێناو پرۆژەی کەرتی تایبەت لە پێناو پرۆژەی یەکەی نیشتەجێبوون شاخ و گرد و سروشت نەخێر بێگومان ئەمان تۆ بێنە لە بەرچاوی خۆش و هەتا لە بانگەشەی هەڵبژاردننی پارتە سیاسەکانی کوردستانە تەنها هەمووی باسی موچە و باسی نەوت و باسی داهات و ئەوانەیە نەباسی ژینگەی تایە نەباسی پەروەردەی تایە ئەگەر تیاشە بێ زۆر بەشتی جوزئیە نەخێر ئەمان تەنها چاویان کۆکردنەوەی سامانە بینێت و هیچ شتێکی تر نابینێ و هیچ ینی تۆ بێنە بەرچاوی خۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵانی ڕابردووە مەسەلە وتی هەڵمەتی شاندنی 1 ملیۆن نەمام یان لە باتیەوەی 2 ملیۆن نەمام بچێنی وەرە مێڵ ئەم ژینگەیە ئاوای لێبێت. بۆیە لە ڕاستیان من جارێکتر تەشی دەکەمەوە
ئەرچی میدیاکانە، ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە، ئەرچی گروپەکانی فشارە، ئەرچی هەمومانە و لەسەر و هەمووشانەوە ئەو فەرمانگانی لە سلێمانیە کە پەیوەندیدارم بەم بوارەکە موافقەت بۆ ئەم پرۆژاناکەن بەڕاستی ئەبێ بانکرێنە ناو مەسەڵەن ئەنجومەنی پارێزگاوە محاسبە بکرێن. ئەنجومەنی پارێزگا نایکا کە ئێستاکە بە پێی یاسا ئەزانم خۆ بە پێی یاسا و مەکەمەتی حادێکی بەسەر هاتووە، بەڵام بەرحاڵ ئەبێ شوێنێک هەبێ ئەگەر غیابی پەرلەمان و هەموو ئەمانە هەیە ئەبێ میدیا و خەڵک و گروپەکانی فشار بەڕاستی هەمومان بەیەکەوەستونێک بۆ ئەم تاڵانکاری و ئەنفالی ژینگەیە دابنین. باشە کاک دکتۆر، ئەمانە وەکەڵێ مورچی گشتین زمانێک هەتا ساڵانی چەند ساڵە بەر لێسەش خەڵکی بۆ گەشت و سەیران ڕویان لە بنار شاخانە کردو، ئێستا کەواکرێن بە پرۆژەی تایبەت لە حاڵەتی ئاوای ڕۆڵی داواکاری گشتی چیە بێ؟ بە دڵنیایی کە منتون فەرمانگە پەیوەندیارەکان لەسەر و هەمیان و داواکاری گشتی، چونکە ئێستاکە وەکوتمان نە ئەنجومەنی پارێزگا ماوە نە پەرلەمان ماوە، بۆیە بەڕاستی ئەمە ئەرشی داواکاری گشتیە. چکات خۆتۆ لەسەر ئەمە بە جوابنەی ئەی لەسەر چی بە جوابی، بەڵام بەداخەوە دەسەڵات لە وڵاتە یعنی بە جۆرێک دەسەڵاتی حیزبی هەژمونی هەیە بەسەر ئەم فەرمانگانەوە ئەبینیت لە هەموو ئەمانە بێدەنگن. چیتر ماوە بێڵی لەسەر من ئەگەرمە بکەی بە مینبەریان جارێکی تر تەئکید دەکەمەوە ئەمە لەم مەنتیقەیە یەکێتی ئەبێ ڕێگەی بە منەدا و لە مەنتیقەی پارتیش کرێ بە پارتی ڕێگەی پێنەدا و چونکە من بۆ خۆم قەناعەتم وایە حکوومەت تەنها بە قاوغ هەیە ئەوەی کە حاکم و حکومڕانە حیزبە، بۆیە ئەبێت بە هەموو لایەک و بە تایبەتی میدیا ڕای گشتی لەسەر دروستکە ڕێگە لەم ئەنفالی ژینگەیە بژیرێت. کاگرە باسپاس بەم دەرفەتە چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پۆستی ڕەخنامێ زیادی کردو لەسەرەوەی کە ئەوترێ ئەنفالێک بەرامبەر بە ژینگە و سروشتی سلێمانی بەڕێواچێ ژمارەیەک بۆ بەرهێن بە ناوی پرۆژەی تایبەت، پرۆژەی نیشتەجێبوون شاخ و گردەکانی سلێمانی تەخت دەکەن، بە تایبەت شاخی گۆژەکە سیمبولی دیاری سلێمانی. ئەمە وەکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بزانام لە ڕابردوودا ئێوە دادەچوتان کردبێ زۆر بوونیە پرۆژانە بە تایبەت لە بناری شاخەکان و پڕینی گردەکان یاسایی بوون. بەخێر بێن خۆی لە ڕاستیە بەڵێ ئێمە بە بەردەوامی بە دوواداشونمان کردووە، هەر لیژنەیەکمان هەبوو بە ناوی لیژنەی سیتیەکان، ئێمە تقریباً 5 بۆ 7 ئەندام بووین. ڕاستە لە سلێمانی و لە شارەکانی تری هەرێمی کوردستان سیتێکی زۆر دروست کراوە، بەڵام ئەمە کرێ بە چۆنەڵی بە پلانسازی بێ، ینی پلانسازی شار ئەبێ ئەو کەسانە پلانسازی بە بکەن کە شارەزایەن لە پلانی شارە هەیە و نیەتیان باشە و دڵسۆزن بۆ شارەکەی خۆیان، نەکرد شارەزایە نەبێت، چونکە هەیە شارەزایی هەیە بەڵام لە پەلا شارەزایەکە دڵسۆزی نییە، ینی ڕاستە پلانسازی ئەکا بۆ شارەکە، بەڵام شارەکەش ئەزیێتەداوە و داهاتی وڵاتەکە وێرانەکەوە زەرێکی زۆرە گەێنێ بە بەرژەوەندی نیشتیمانەکان. لە هەموو دنیای ئیسیسمار هەیە، لە هەرێمی کوردستانە لە ساڵی 2006 یاسای ژمارە 4 دەچوە، یاسای ژمارە 4 ساڵی 2006 یاسای وەبەرهێنانە. یاسای وەبەرهێنان بریتی نییە لە دروستکردنی شوقە و خانوو بە تەنها، یاسای وەبەرهێنانە، واتە کەسێک بتوانێت وەبەرهێنان لە هەنگوینە بکە، کەسێک بتوانێت وەبەرهێنان لە سەوزەیە بکە، کەسێک بتوانێت هەمووی وەبەرهێنان، کەسێک بتوانێت وەبەرهێنان لە ئەلکترۆنیاتە بکە، لە چۆنەڵی لە پێداویستی ژیانە، لە جۆرێک لە پێداویستی ژیانە شتێک دروست بکە. خۆشەر ئەوە نییە ئەم بۆ بەرهێنان ینی بریتی بێ لە خانوو سیتی و شوقە. لە هەرێمی کوردستان گرفتەکە لەوەیە کە ئەمە کەمترین تێچوو هەیە و زۆرترین قازانجی هەیە. زۆرینەی مستەسمیرەکان زۆرینەی مستەسمیرەکان ئەگەڕێن بۆ خۆ هەر دەیان مەشروعیتر هەیە توانی و بەرهێنانی تیا بکەی کە قازانجی نیشتیمانی تێ. بۆ نمونە ئەتوانێت مستەسمیرێک بۆ بەرهێنان لەوەیە بکە هەچی پەلەوەرە فرۆشێ بتوانێت ڕەوانی دەرەوەی بکە، ئەو کاتە هەم کێشەی ناوخۆ چارەسەرە بێ هەم کێشەوە، ئەتوانێت وەبەرهێنان لەوەیە بکە کە بە جۆرە بەروبوومێکی زۆرە لە هەرێمی کوردستانە بینێرێتە دەرەوە، ئەوش هەر وەبەرهێنان. باش کا حاجی ببرە قەتەکەم ئەوەی کە ڕۆژنامە نووسێکەڵێ لادا ئاسایی نەبێ سبەینانێکە لە خەوەسای شاخی گۆژە نەمابێ، ینی ئەوە تەمان وەکو تەنزەڵێ ئەمەی کەیسە لە سلێمانیە گوزەرێ تەندروستە
تەختکردنی گرد و شاخەکان بۆ پرۆژەی وەبەرهێنان و وەدیاریکردنی پرۆژەی خەزی. ڕاستیە وەکو تەندروست نییە بە هیچ شێوێ تەندروست نییە چکە پێم وتی ئەبێ بە پێی ڕێژەی ژمارەی دانیشتوان تۆ یەکەی نیشتە جێبوون دروستکەی بۆ ئەو کەسانی کە هاوسە گیری پێکەن خێزان پێکەن لە هەرێمی کوردستانە ئەوە بەو شێوازە یان بەو داتایی کە ئێمە لە بەڕێبەتی ئامار وەرمانگرتووە ڕێژەی زۆربوونی دانیشتوان لە هەرێمی کوردستانە زۆر خاوە بۆ لەبەرەوەی هەر نەمەتی کورد یان چۆنەڵی ئینسانی کورد خەڵکی هەرێمی کوردستان سروشتی وایە کە 5 بۆ 6 بۆ 7 مناڵ ناخاتەوە زۆرینەی زۆر یەک مناڵی هەیە ویان دوانی هەیە واتە ئەم دوو کەسە کە هاوسەری یەکترن لە کۆتاییە هەردوو کەسیان لە جێمێنێ واتە شار زۆر فراوان ناکەین ئەم نیشتە جێبوونە پێویست بەو فەوزای نیشتە جێبوونە ناکات واتە پێویستی بەوە نییە کە تۆ نیشتە جێبوون لە هەر وڵاتێکە ئەکرێ ڕاستە سەبەرون لە تورکیا و بەرهێنانەکرێ بۆی کە بفرۆشرێ و گەشتیار زۆر بچێتە ئێوە داهاتی وڵات زیادکە بەڵام بە هەموو ئیسیسمارە هەموو ئیسیسماری نیشتە جێبووەکانیش بریتی نییە لەوەی کە هەمووی فرۆشرێت لێرە بە پێی ژماری دانیشتوان بە پێی زیادبوونی ڕێژەی ژماری دانیشتوان پێویستی بەمە نییە بە هیچ شێوە پێویست باشە کە تەندروست نیەوە خۆتەڵی ئەی ئەرکی شێە بەرەنگاری بێتەوە نەیە لێ وەکتۆڕی سروشت و ژینگەی شارەکە بشێنێت پێم وتی ئێمە وشەیەکمان و پلان سازی شار پێویستی بە ئەو کەسانن کە بۆ نمونە سەرپەرشتی شارەکە لە ڕووی پلانسازی و شارەوانی وە وەزارەتەکەی وەزارەتی پلاندانە ئەمانە ئەبێ قسەی هەمویان بخوا بەس لە هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە ینی گرفتی حکومڕانی هەرێمی کوردستان ئەوەیە بە پێچەوانەوە بەس قسەی سیاسیە خوا قسەی پلانسازی و وەزارەت و حکومەت و یاسا و ئەمانە نایخوات ینی بە ڕێژەیەکی زۆر کەم جێبێتەوە ئەوەی کە حکومڕانی سرفەکات سیاسیە ینی قەراری سیاسیە کە ئەمە لە دنیاە قەراری سیاسی بۆ بەرژەوەندی وڵاتە بۆ پاراستنی بابەتە نیشتیمانیەکانە بۆ زیادبوونی نیشتیمانی نیشتیمانیە بۆ دیفاعکردنە لە خاک و وڵاتەکە یعنی بابەتە سیاسیەکان یان کەسایەتە سیاسیەکان دێن سیاست داڕێژن بۆ بەرەو پێشچوون و پاراستنی وڵاتەکە نەک سیاست دابڕێژی بۆی کە تۆ چەند پرۆژەی نیشتە جێبوون جێبەجێ بکەیت و چەندە قازانج بێت دوایەوە بەڕوونی دیارە ینی تەمەنی حکومڕانی هەرێم لای مناڵێکەوە بۆ کەسێکی پیرەپیاوە بۆ پیرەژنێکە کوڕەکەی شەید بووە کە عەزابی چێشتەوە بەدەست ڕژێمی پێشەوە پێناسەی حکومەتی هەرێم بریتیە بۆ لە حکومەتێکی بازرگانیکردن بەداخەوە ئەبێ پێناسی حکومەت لە زیهنی هاوڵاتیەکانیە بریتی نەبێ لە حکومەتێکی بازرگان بریتی بێ لە حکومەتێکی خزمەت گوزار با بازرگانیش بکات بەڵام بەڕێژێ هەموو کەسێک پێویستەکە هەموو ژەمێنان بخوا بەس نابێت لە ژەمێکا بەشی دەژەمنان ئەمەی کە ئیساکرێ زیادەڕەویکردنە بۆ سەر مورکی گشتی بەتابەت لە سلێمانی ئەمە بەستن بڕینی لە ڕووی یاساییەوە یاساییە با من سەراحەت قسە لەگەڵاکە چکە ئێمە یاسایەکمان هەیە پێڵەن یاسای ژمارە 4 ساڵی 2006 یاسایەوە بەرهێنان لە یاساکەیە جێ ئێمە بۆتەوە بەڵام ئەم یاسایە زیانێکی زۆر گەورەی گەیان بە هەرێمی کوردستان زیانی زۆر لە هەرێمی کوردستاندا زیانی زۆر لە زەوی کشتوکاڵەکاندا زیانی مەشروعمان هەیە صرف لە ناو زەوی کشتوکاڵیە زیانی زۆر بە بەرداڵانەکان گەیان ینی ئەکرا سیر کە مەشروعێکمان هەیە مەشروعی گەشتیاری لە دوکانە ئەزای چەند ساڵە بەڕێوە هێشتا تاو نەبوو بەس لەگەڵ ئەوە هێشتا مەشروع هەبووە لەدایک نەبووە هەر لەدایکیش نەبوو بیری لە نەکراوەتە تەواو بوو بەس مەشروعەکەی استثماری بوو مەشروعی سەکەنی بۆ قازانج زۆر پێویستی بە ئامارکردنەوەی تاو نەبوو ئەو یاسا پێویستی بە ئامارکردنەوەی خەلەلی تایە پێویستەکە سەر لەبەری هەموواکەیتەوە زۆر هەوڵیشیاندا لە پەرلەمان ئێمەش بە ئەنجومەن پێشنیارمان کرد بەڵام دەسەڵاتی سیاسی نایەوێ ئەو یاسای هەموو بۆ ئەمە چیە گەێنێ ئەو نیشانەوەی بەرهێنەکان دەسەڵاتیان لە پشتوە بریتیە لە قازانجگەیاندن بەو کەسانی بەڕوونی ئەم یاسایە هۆکارێکە مەجالێکی تیا دروست کردووە کە هەر کەسێک خاوەنی داهاتێک بێ بتوانێت استثمار بکە یاساکە ڕێگەیدا و بە هەموو بازرگانێک بە هەموو دەوڵەمەندێک استثمار بکە بەڵام ئایا پرۆژەی نیشتێجێ بوون ئەدرێ بە هەموو کەسێک نەخێت دێ بۆ کەسانی کە لە لای سیاسەکان لەبەر دڵان و لەبەر چاوان تاوانە کەسانی دەستڕۆشتی حکومیان لە پشتان ڕوونە زۆر ڕوونە وەک پێم وتی دووبارێکم و ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 91 تا ساڵی 2024 ئەوە چی لە 25 ئەبوایە لای هاوڵاتی لە بێشکی هاوڵاتیە بریتی بووە لە حکوومەتێکی خزمەت گوزار لە حکوومەتێکە پەرەی بە کەرتی گشتی پەروەردە باە پەرەی بە کەرتی گشتی تەندروستی باە پەرەی بە کەرتی گشتی
بۆ نمونە نیشتەجێبوون بە پەرەی بە کەرتی گشتی بازرگانی بە بە پێچەوانە پەرەی بە کەرتی تایبەتی هەموو ئەمانەدا ئەمە گرفتەکە ینی لە زیهنی هاوڵاتیە لە زیهنی هاوڵاتی حکوومەت وا تەسەورەکات بچکە بەڵگەی زۆر لایە هەزاران بەڵگەیە کە حکوومەت غەدری لێکردووە نەک دەستی پێوە بوو کە ئەمە بەڕاستی لە پێناسی حکوومەتە بۆ مێژووە مێنێ هەرم بنارگۆژەیە کە ئێستا مەلی وەساوین لە هەزار تا ئەم ساڵیش بەشە لە وڵاتیان بەمبەستی گەشت و سەیران ڕووی تێەکەن شوێنێکی گشتی و مڵکی گشتیە زیادبوونی پرۆژە تایبەتەکان و پرۆژەکانی نیشتەجێبوون لەم بنارشاخە و بڕینی گردەکانی چی مەترسیە دروستەکە لەسەر ئایندەی ژینگە و سروشتی ئەم ناوچەیە خۆی ئەبێ سەوزایی لە هەموو وڵاتێکە لە هەموو وڵاتێکە یان لە هەرێمی کوردستان باسکەین لەسەر و 12 بێ ئەگە زیاتی بێ باشترە ئەم سەوزاییە بریتە لە پاکردنەوەی هەوا لە غوبار لە زیادبوون ڕێژە ئۆکسجین و دابەزانی پلەی گەرمە ئەگەر ئەو شارانەی کە چواردۆریان شاخە و هەوڵەدەن داری دارە بەرزەکانی یا دارە سروشتەکانی بەرز بنەوە سروشتی شوێنەکە ڕێک و پێکە بێت نەخۆشی کەمە بێتەوە تێچووی نەخۆشی کەمە بێتەوە ئەمانە هەمووی شەبەکەیەکن یان چۆن بڵێ بەرنمەیەکن دانە بەدانیان پەیوەندی بەیەکەوەی بۆ نمونە تۆ دێی شارێک سەوزایەکەی کەمەکەیتەوە کە سەوزایەکە و کەم کردەوە جۆرە نەخۆشیەک زیاد دەکات پلەی گەرما بەرزە بێتەوە تێچووی شارەکە زیاد دەکات پێویستی بە کارەبای زیاترە پێویستی بە فێنەکەرەوەی ینی تۆ دێی لەلایەکەوە قازانج بە چەند کەسێکە گەڕینی بەڵام لە ڕووی گشتیەکەەوە زەرێکی زۆر بە حکوومەت و بە بەرژەوەندی گشتی و بە کۆی گشتی دانیشتوانەکەی بەڕاستی کە ئەمە پێی ناوترێ بیرکردنەوەی دروست پێی ناوترێ پلانسازی دروست پێی ناوترێ حکوومەتێکی خزمەت گوزار پێی ناوترێت دڵسۆزی بۆ هاو نیشتیمان لە هەموو دنیاە ینی بیر لەوە کراوەتەوە لە یابان مناڵێک لە پۆلێکە چۆن بتوانێت بە ئیسراحەت دانیشێ بۆی مێشکی ئاسوودە بێ ئەم مناڵە باش لە خوێندن و لە مامۆساکە تێبگات بۆی لە داهاتوە داهێنان بە وڵاتەکەی بکە لێرە بە پێچەوانەوە گوێی ناداتێ پۆلێک چل تەلەبێتیایە ئەمە هەردبوونێکی بچووکە هەر کەمترین چسی تەلەبێتیایە ئەمە ڕاستە باسی سیسمانەکەی بەس هەمووی وابەستە بەیەکەوە ئەمەش تۆ بێ وا دروستی کێ کە زیان نەگەینێ بە ژینگەی وڵاتەکە تۆ شارەکە گەرمترەکەی ئەزانی پلەی گەرمایی ئێستا لەگەڵ ساڵی 1990 لەگەڵ ساڵی 1970 چەندی فەرقە 5 پلەی فەرقە 5 پلە زۆر باشە هەمویان کێبڕچێ لەسەرەوەکەن کە پرۆژەکانیان لە بەرزترین شوێنی شارە لە کاتێکە سلێمانی ڕەنگە بە ئاراستەی باشووری ڕۆژەڵاتە مەجای فراوانی زیاتر تێبەکە تەختێ بەرام ڕۆ و ناحەیە عربەت ئەمەش هەر بێپلانی و بێبەرنامەیە گرێتەوە کە هەمویان ڕویان لە باکووری شاری لە ڕاستیە ئەمە جگەلەوەی بێپلانی و بێبەرنامەیە لە هەمان کاتە ئەمە غەدرە تۆ سیرکە تۆ دێی لەم شارەیە باشە لەم شارەیە زەویەکان تەوزیعەکەی شوێنەکانەکەی بە پرۆژەی و بەرهێنان ئەکی بە پرۆژەی سەکەنی و بەنەوە بەسمان لە پرۆژەی سەکەنی پرۆژەی شێجێبوونە ئەی باشە جیلی 50 ساڵی داهاتوو ئەی باش تۆ هەموو سلێمانی تەوزیع کرا بە زەوی باشە ئەوەی کە دەستدار و واستەی هەبوو یان احترامن بۆ تۆ چەند بەرپرسێکی گرۆ زەویی وەرگدووە کە فەرمانبەر بۆ حەقی خۆی بووە هەمانە 30 ساڵە خزمەتی و زەوی وەرنەگرێت هەچی زەوی هێتەوە تەوزیع کرد ئەی داهاتوو چیەکەی ئەزانین لە وڵاتان ئەو زەویە ئێستا لە بریتانیا هەموو وڵات موڵکی مەلیکە بەڵام مەلیکیش لە خزمەتی وڵاتەکانی یعنی کەس خاوەنی هیچ نییە هەمووشی خاوەنی وڵاتەکە چۆن ئەڵێ فڵان کەس هیچ دەسەڵاتێکی نییە بەڵام هەموو شتێکیشە بەڵام لێرە تۆ هەموو زەوی سنووری محڕەماتی سلێمانی تەوزیعەکەی هەموو زەویەکانەکەی بە پرۆژەی سەکەنی ئەی 100 ساڵی تر ئەی 50 ساڵی تر ئەی جیلی داهاتوو ئەی 10 جیلی داهاتوو باشە کەسێک بێ بە بازرگان بە یەک پرۆژە 100 میلیارد دینار خێرەکە بەس 100 میلیارد دینار بەس نییە پێغامان سپاس بۆم دەفەتە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە شاری سلێمانی ڕەنگە کەم ڕۆژە بێ مینەری سەری ڕکلامێ نەبین بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوون کاڵەیە پەلە بکە و ناوی خۆی تۆمارکە شوێنەکەی لە بەرزترین شوێنی شارە ئەم پێبڕکێی و بەرهێنەکان یاخود خاوەن پرۆژەکانی نیشتەجێبوون لەسەر هەڵبژاردننی بەرزترین شوێنی شار وای کردووە کە لە بناری شاخی گۆژە چەندین پرۆژەی نیشتەجێبوون نەبێ ئێساکە زۆرە لە ناڕەزایەتی لێکۆکردنیان چی پرۆژەکان
خۆی بخۆیەوە چیە گەینێکە هەر ڕۆژە هەڵەسی وەکو نووسەرێکە لە بەیانیەک هەڵەسی داد سیر نەبێ ئەگەر ڕۆژە نەبێت بەڵێ چیە گەینێ کە بەیانیەک لەم شارەیە ڕۆژەکەیتەوە گۆڕانکاریەک بووە ئەوە دەخاودەق وایە تۆگەر بەراوردێکی ئێستا و 5 ساڵ ڕابردوو بکەی هەم لە نەخشەی ئاسمانی هەم لە گەڕانێک بەناو شار و چواردەوریات تێبینی یەکەی کە ئەو گۆڕانکاریە کە ڕوویەوە بە تایبەت لە کەرتی نیشتە جێبوونەوە بەرهێنان کراوە. من پێشەوە حەزەکەم تعریفێکی ئەوە بۆ بکەم کە زەوی چییە؟ هەموو پرۆژەیەک زەوی بەکارەهێنێ. زەوی نەموڵکی ئێمەیە، نەموڵکی نەوەیکی دوای خۆشمانە بەتەنیا. زەوی مڵکی نەوەکانە. چۆن لە کۆنەوە گەیشتە دەزێمە بە ئامانەت، ئاوا ژەگاتەوانێت چکە ژینگەیەکە لە ڕووی تەندروستی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ئابووری، لە هەموو ڕووەکانەوە مرۆڤەکانی داهاتوو تەعاملی تیاکەن. بە نمونە ئەوەی کە ئەشکەوتەکەی شانەدەر کە ئەو پەیکەرە ئێسکانیان تا دۆزیەوە تەمەنی 75,000 ساڵە. ئەگەر مرۆڤەکانی پێش ئەمە تێکدانیان بکردایە لەو ئەشکەوتەیە و بڕمایە و یان بە شێوازە شێوەکان دەستکاری بکرای ئێمە ناگەیشتینە ئەو سەرەتا مێژووی کە مرۆڤەکانی پێش ئێمە لەم زەویە چۆن ژیاون کە ئەوە بوو بە تازە بۆ بە سیمایەک بۆ بە سمبولی هەرێمی کوردستان. زەوی لێرە بەو شێوێت تەعاملی لەگەڕاکرێ ئەبینین خراپترین زەوی کە بۆ کشت و کاڵ نابێ مەفروضە بۆ هەندێک پرۆژە جێبەجێ بکرێ وازی لێهێنن یان ئەیکەن بە پرۆژەی کشت و کاڵی بەڵام باشترین و بە پیترین پرۆژە زەویە کشت و کاڵەکان ئەکرێتە شوێن نیشتەجێبوون و دابەژەکرێ. چ لە ڕێ کۆمپانیەکانەوە چ لە ڕێی دابەشکردن بیرە نەچێ باز لەوە ئەکرێت لە هەموو پارێزگاکانە بۆ فەرمانبەران بۆ کەم دەرامەتەکان زەوی تەوزیعکرێ. من پرسیارێک لێرە دروزە بێ ئەم زەوی دابەشکردنە لەکوێ ئەیهێنن؟ خۆ لەسەر مانگ نایە لە هەمان شوێن کە فەرمانبەر زەختی لێەکرێ بۆ دابینکردنی زەوی 40,000 قەتع 30,000 قەتع مەجبورە دەست بەرە بۆ زەوی کشت و کاڵەکان. ئەمە لە سلێمانی ڕوویەوە گەشەکردی سلێمانی بە هەڵە لە 20 ساڵ 25 ساڵی ڕابردووە ڕۆشتووە لە باتی بەرەو سەروی شار بڕوە بەرەو دۆڵە ڕوتوانە کە شوێنێکی زۆر گونجاو نییە بووە کشت و کاڵ بەرەو زەویە کشتە کاڵەکانی ڕێ عربەت و ڕێی بڵین منتەقەی بەکرەجۆ تا ئەگاتە گڵە زەردە بەرەو ئێوە فراوان کراوە. ئەمە هەڵەیەکی استراتیجیە. بۆچی ئەم هەموو سیتیە دروزەکرێ؟ حەزەکەمەوە لاد ڕوون بێ و لە مناسبەتی تریشا ئیشارەتی پێدراوە و بەرهێنان لە کەرتی نیشتەجێبوونە بەم شێوەی ئێستا بەو یاسایی بۆ بەرهێنان بۆ پرۆژەکانەکرێ بە تەحالوفی خەڵکی سیاسی، خەڵکی سەرمایەدار، بەرپرسانی حکومی جۆرێک لە تەسیلات دروست بووە ینی قازانج بەخشتێکی سەیرە. هەندێک ڕقم باز لەوە کە 100 تا 800 قازانجەکە هیچ تیجارەتێکی مربح نییە 800 قازانجکە لەبەرەوە هەموو ئەوانی سەرمایانەیە سەرمانەیە ڕوو ئەکەنە ناو ئەم کەرتەوە بۆ بەرهێنان. ئەیبینی بەدەیان پرۆژە لە سلێمانیا کراوە و هەیە هێشتاش نەکراوە مۆڵەتی مەسەندراوەتێ و جێبەجێ نەکراوە. مقابل بەوە لە کەرتەکانی ئابووریە مەسەن کەرتی کشت و کاڵ کەرتی پیشەسازی پرۆژەکان وەستاون پرۆژەی تازەمان نییە دوو کارگەمان نییە لە بابەتی خواردەمەنی ئەوانە ئەمنی غذایی دابینکە. لێرێتە پرسیارێکی ترێتە پێشەوە نەوەکانی پێشوو داهاتوو چی ئەخۆن لە وڵاتەیە ینی پارچەیە زەوی نابێنێت و بۆ بەرهێنانی تیاقی. ئەگەر لە جیۆلۆجەکان پرسی زەوی کوردستان بە تایبەت منتیقەی سلێمانی شارە زوور ئەچێتەوە ڕانی و دەشتی هەولێر جوانترین و پوختەترین زەویە لە منتیقەکەیە. من خۆم لە شارەزاکانی عراقەوە بیستومە و توانە ئەم گڵی کە لێرە هەیە ئاڵتونە لای ئێمە هیچ شوێنێکمان نییە کە بتوانین زراعەتی تابکەن چی تیاکەین بەرهەم بێت و کەشەهوایەکی وامان هەبێ. ئێمە قەدری نازانین وەکوونەتەوە وەکو حکوومەتیش بەڕاستی نایبینم کە قەدری بزانە ئەو تەخریباتەکە کراوە. پاشەکەکانمان ئەم زیادە ڕۆیکردنە بۆ سەر ئەو موجی گشتی کە وەکتۆ باسەکەی هەریەمنەوەی نینەوەکانی ئاوندیشە چی لێکەوتەیەکی خراپێ بێ لەسەر شارەکە کە هەندێک بە ئەمپالی ژینگە و سروشتی سلێمانی ناوێتە. بەڵێ لێکەوتەکان زۆرن. یەکێ لە لێکەوتەکان کە زۆر باسیەکەی ژینگەییە نەمانی زەوی گڵ کە پلەی گەرما بەرزەکات ئەومە یەکێ لە لێکەوتە ژینگەیەکانێتی زایدەن ئەمنی غیزایی ینی ئاسایشی خۆراک بۆ نەوەکانی داهاتوو لە منتیقەیەکەوێتە خەتەرەوە. دەستی کار دەستکەوتنی هەری کار ئەمانە هەمووی گرنگە چکە ئەو پرۆژانەی کاکرێ دەستی کارێکی مەحدود ئەکاتە ئیش و قازانجێکی زۆر بۆ چینێکی تەسک لەسەرەوە پێیاکە. لێکەوتە ئابوووریەکانی چیە مەسەن ئەوەی کە زۆر دیقەتی بین
قەرەباڵێکی زۆر لە شارانەیە دروستەکە. ئێستا ئێمە ئەبینین لە ڕووی ژینگەیەوە ناوەڕاست و خواروی عراق بەرە وشکەڵاتنی سەرچاوەکانی ئاویانە بن. هەموو سەرچاوەکانی نەتەوەی گرتوەکانی یۆنامی لەگەڵ سنتەرەکانی لێکۆڵینەوە باز لە کۆچێکی پێشبینی کراوی زۆر قەبە ئەکەن لە خواروی عراقەوە بۆ ئێرە. ئێمە یین لەم حاڵەتەیە نەسیجی دانیشتوان تێگەین. شتێک هەیە پێڵەن تعریبی مۆدێرن یا مەسەن کۆچی لەسەر ئەساسی کۆچەکە تۆ شارەکانت تعریبە بێ هەموو گردۆڵکەیە لەو گرتۆڵکانی کە تۆی بینی لە قەراغ و شارانە ئەگەر مێژووی لێک بیتەوە لە 16 تا ئێستا باوەڕ ناکەم شوێنە هەبێ خوێنێکی تیانە ڕژابێ شەیدێکی تیانە دەبێت کەسێکی داما نەکرابێ. ئەمە تۆ قەدری نازانی. ئەمە لێکەوتەی ئابووری لێکەوتەی بەڵێ دیمۆگرافیایە. تۆپۆگرافیای شارەکە ئێمە باسی ئەومان کرد کە خەڵک لە خواروی عراقەوەیە تۆگەل لە کەرکووک لە بچی بەولاوە هەمووی دەشتایی تەختە و وشک و بێئاو ئەوەیە. جگە لەو بینە نەبێ کە پێڵەن مابینە نەهرین سەوزا شوێنی تر نییە. عراق مشکلی ئەوەی هەیە سەلەی غیزایی لە کوردستان بووە بۆ خۆشی لە بینی دووڕووبارەکە یا دووڕووبارەکەش لەسەر وشک بوونە بازەکرێ. ئەو لێکۆتە تۆپۆگرافیایە ئێمە ئەگەر گردۆڵکەکان تەختکەین بیکەین بە پرۆژە ئەبێتە شیش و کۆنکرێت کە سوودی نییە جگە لە نیشتە بەجێبوون و ئەوانە. تۆپۆگرافیای زەویەکە ئەگۆڕین لە زەویەکی بەرزایی و جوان و شاخاویە و گردووەکە ئەنوا وەشکاڵی تەیە کە هەمووی پێکەوە ستایڵێکی جوانە بەخشن وەکو ناسریە و بەسرە و ڕمادی لەکەین کە تەخت بوو ئیتر سیمان نامێنێک جیاوازی هەرێمی کوردستان جیاوازی شارەکان جیاوازی کوێستانەکان لەگەڵەوانەی ترا بەڕاستی ئەمە تاوانێکە ئەمە یەکێکە لە لێکەوتە تۆپۆگرافیەکانی خۆی بازەواکرێ کە سلێمانی ئەوی کە جیاکاتەوە لە شارەکانی دیکە بوونیم هەڵکەوت تۆپۆگرافی جوانەیە کە شاخ چادۆری شارەکەی دیوە لابردنی ئەمە بەدەست واتای چیە گەینێ وە خۆتەڵێ بێپلانی و بێبەرنامەیە بەڵام ئەرکی شێیە بەڕەڵسکاری ئەمە بکاکە مادام ئەم خاکە ئەم گردام شاخە موشی یەک جیل نییە هیچ جیلەکانی داهاتووشە ئەرکی شێ بەڕەڵسکاری کا نێلێ تەختی زەوی ئێمە بە تەحدیدکراوی یاسامان هەیە یاساکانی عێراق معلومن لە بواری زەویزار و تەعاملکردن لە زەوی و ئیستیغلالکردنی و محەڕەمات و ئەو شتانە چەند جۆرێکیش زەویمان هەیە زەوی کشتوکاڵی تاپۆ مەسەن تاپۆی زراعی ئەو دەوانەی مەملوکە للدەولە ئەوەی ڕێکی ئەخا جێبەجێکردنی ئەو یاسایەیە دەرنەچوونە لە یاساکان بۆ تەعاملکردن لەگەڵ ئەم زەویە ئەوەی بەرپرسە بە دەرەجە یەک بڕوای من لە سنووری منتقەی سلێمانیە کەسی یەکەمی حکوومەت کەسی یەکەمی دەسەڵاتی ئیداری لەسەر مستەوای سلێمانی حکومی لەگەڵ سەرۆکی شارەوانی اینجا بچۆ بەڕێوەبەرایەتیەکانی کشتوکاڵ و وەزارەتی کشتوکاڵ چکە ئەمانە معنین بە تەعاملکردن لە زەوی و چۆن تەرخانی ئەکەن و بۆ چمە بەستێکە و لە یاساکان دەرەچیاننا ئەوانە بەرپرسی یەکە من تەنها و تەنها بە جێبەجێکردنی یاسا بێ بەڵام بەداخەوە ئێستا لاندی وڵات بۆ نمونە بەحرەکرێ بە وشکانی لە سەحرایە گوگۆرکە دروستەکرێت دەستکرد بە پێناوەی تۆپۆگرافیایەکی جوان و سەرنجڕاکێشێتی لێرە کە سروشت شاخ و گرد و تەپۆرکی پێبەخشیوین لادانی بەمەبەست و بەانقەست واتای چی قسەکە زۆر جوانە ئەوە نمونەیەکت بێنمەوە دەوڵەتانی خەلیجەوەی ئیمارات و بەحرین ومانە تۆ سەیریکە شارەکانیان تەنانەت دەریاچەی دەستکرد دروستەکەن بەرزایی دەستکرد دروستەکەن بۆی سەوزیکەن و جوانی بە ئێمە بەرزایەکانمان هەیە لە باتی ئەقلی خۆمان ئەقلی تەکنۆکراتەکانمان بخینە کار جوانترین بەکارهێنان و بەخشینی جەمالەتێکی زیاتر و ئۆکسسیجینی زیاتر و ژینگەی زیاتر و زەویەکی گونجاو بۆ پرۆژەیەک کە نیشتەجێم بوو بێ زەویەکی گونجاو بۆ پرۆژەیەک کە کشتوکاڵی و بەرهێنان بێ زەویەک بۆ سیاحەت لە باتی ئەمە جیاکە هەمومان تێکەڵ کردووە ئەوەی ئەبین تێکەڵاوکردنە ئەژینا دوو گردمان هەیە ئێستا لە بناری گۆیژەوە و میدیاکان باسیەکەن ئەو دووگردە زۆر وازەحە یعنی ئەوەی من بینیمە بەڕاستی خەڵکی سلێمانیش ئەوەی لێم بیستون هەمووی جەرگی ژانەکە من باسی مێژوویکی زیادە ڕووی بەسەر مرگی گشتی زائیدەن ئەوەی کە لە سلێمانیا کراوە سەوزانە یعنی پرسم بزانن ئەو ساوسکردنەی بناری گۆژە لەکەیەوە دەستی پێ کردووە
لە سەردەی مەلەکێتەوە دەستی پێ کردووە کارگەکان لە سەردەی مەلیکێتەوە بینادراوە دوا بە دوای ئەوە هاتوین مەسەن دەسەڵاتی بەعز لێرە بووە ڕاستە بەهۆی جەنگوانەوە ڕەحمی بە زەوی و شاخ و دۆڵ و گردووەمانە نەکردووە بەڵام نەمان بینیوە کە بەم شێوەیە تەجاوز کرد سەر مڵکی گشتی یەک نمونەت بۆ بێنمەوە لەو بینایە لە قەوسەکە کاتی خۆی دوای ڕوخانی ڕژێم لە بەغا لیژنەیەکیان پێکەناوە لە پەرلەمانەوە بۆ لێکۆڵینەوە لە ئەملاکی شخصی بەرپرسەکان قیادەی خۆتری مەجلیسی قیادی سەورە ئەم دوانە لەگەڵ مەجلیسی وزەرا کە بزانن ئەمانە چیان لەسرە دەوڵەت بزانێ و دەستی بەسەرا بگرن دوای ڕوخانی ڕژێم تاکە کەسیە کە مڵکی بەناوە بۆ تارق عەزیز بووە کە چوونەتە سەر دۆسیەکەی ئەوە زەویەکی نیشتە جێبوون بووە وەیگرتو بە قستی عقارش دروستی کردووە هەر ڕوویان نهاتۆ باسیکەن دۆسەکەیان داخستووە بەڵام وەرە ئەمەی لێرە ئیبینین بەڕاستی زۆر ناسروشتیە ئێمە پێویستمان بەمە نییە بەم هەموو شوێنی نیشتە جێبوونە من سەیری ئەو شوێنانە ئەەکەم ڕاستە خۆشە و ئەوەیە بۆ کۆمەڵی خەڵک بەڵام لە معتەقەلە چێ لە شوێنی زیندانی کردنە چێ خەڵک بە تەبیعەتی مرۆڤ حەزی لە ئازادیە جوڵەیە لەوێ گارد و چوارچێوە و کەس بووی نێ بچێتە ژوورەوە و ئێستا تۆ بتیوە ڕێک بڕۆیت بەرەو ناوش ئیلا بەجادە ئامەکانە بڕۆی بۆ نییە بە کۆڵانێک و بەگەڕێکەکە بڕۆی جیاکردنەوەی ئەم خەڵکە لە چینێکی تر کە زۆرینەیە بە خەدەماتی باش بە کارەبای باش بە شوێنی خۆش بە دایانگا بە بازار بەوە بە شوێنی تەرفیهی و شوێنەکانی تریژەکی بڕۆ بە دەروی شار گەڕەکانی دەروی شار زۆربەی زۆری وێرانیە بڕۆ لە هەر کەسێکی پێویستی بە خەدەمات هەیە ئەگە بچیتە گوندەکان کە گوندەکان سەرچاوی بەرهێمێنانی خۆراک و پێویستی و ئابووری وڵاتەکە بووە گوندەکان لەگەڵ ڕێزمە ئێستاچی هەمووی تەنەگە شڕە ئەوەی لەم شوێنانەیە کراوە لەویان نەکراوە باشە ئێمە هەر پێویستمان بە کەرتی نیشتە جێبوونە ئەوەت بیر بێنمەوە کەرتی نیشتە جێبوون ئەم پرۆژانە بۆ کرا کاتی خۆی بۆ ئەوە نەکرا بەم شێوەیە تەعاملی لەگەڵ بێ بەشتی تیجاری و تۆ جەنابەت گەنجێک ئەگەر بێوێ خانوویەک بکڕێ خێزان پێکەوە بنێ کە خێزان یەکەی سەرەکی کۆمەڵگەیە ناتوانێت بیکڕێ لە $120,000 $150,000 تا $360,000 ئەڕوا یعنی ئەمە یەکەی نیشتە جێبوون جگەل لەوەی کە ئامان سروشتی شارەکە شێوێن و وەک خۆتان لەبانپان ناوێ بن ئەو پرۆژانیش خەڵکە عامەکەلی مستەفید نابێ چینێکی دیاریکراوە لی مستەفید دەبێت بەتەکید ئەمە دوو بەشی تایە چکە دروستکردنی ئەم پرۆژانە بۆ نەهێشتنی مەسەلەی کرێچێتی دامی کۆمەڵگە لە ڕووی ئابووری و نیشتە جێبوونەوە بۆ ئەو گەنجانی کە تازە ژیان پێکە بۆ خێزانانی کە زۆرن یعنی کەم دەرامەتن دەخلیان مەحدودە بەڵام ئەوانە هیچ مستەفیدین ئێستا مستەفیدین لەوانە ئەبێ خەڵک لە دەرەوەی سلێمانی لە جنوبی عێراق بێ پارەی پێ بێ لێرە بیکڕێ بڕۆ هەمووی دانرا بۆ فرۆشتن ئەوەشی کڕیوێتی خاوانی مڵکەکەی نییە تاپۆ بەناویەوە نییە پرۆژەیەکە و یەکەیەکی تیا هەیە لەبەرەوە بۆ ئەوەی کە یەکەم جار دیاری کرابوو خەڵک نیشتە جێکرێ لە تەبەقەی ناوەڕاست و بەرەو خوار بۆ هەژارەکان ئەوە دەرنەچوو بۆ تەبەقەیەکی باڵایە ئێستا جیاوازێکی دروست کردو لە ڕووی ئابووریەوە چینێکی باڵا دەستی دروست کردووە کە هەموو شتێکی هێو لە بەهشتاژی چینێکی فلیقاوەشی دروست کردو لە خوارەوە کە وێرانە پێویستی بە هەموو خەزمەت دروستگاریەکەیە ئەمە کێشەیەکی گەورەی بۆ دروست کردوین کەم بە پرسیارێ تا ئەم چەند ساڵش تا بڵێن تا ئەم ساڵیش ڕەنگە بەشێ لە وڵاتیان بەمبەستی گەشت و سەیران ڕویان لە بناری شاخی گۆژە کردبێ تا دێت ئاسانیەکان زیاترە بن بۆی دروستبوونی پرۆژەی نیشتە جێبوونەوە بەر بەمە نەگیرێ لێکەوتەی خراپی چێ بووایە بەڵێ قسەکە زۆر جوانە خەڵک بۆ سەیران نەچوو من بەش بە حاڵی خۆمی چێکم لەوانی کە بۆ وەرزش چەند ساڵێک نەمەوە پێش سەرەکەوتم بۆ گۆیژە جومعان گروپی زۆر بوون بۆ هەوایەکی پاک و بۆ لیاقە ئەو شتانە ئێستا ناتوانین نە بە تەلبە نابێ ئەتوانین باز بین نە ڕێگاژماوە لەبەرەوە هەموو وردە هاتی نەدواوە بۆ پرسیارەکەی جەنابیشی لێکەوتەکانی تری چیە بێ لێکەوتی ئێمە زۆر خراپە ئێمە هەچی داهاتی ناوخۆی خۆمان هەیە کۆمان کردو تو یامانە بە شیش و چیمەندۆ کردومانە بە شیش و چیمەندۆ ئەم مەشروع داهاتەکەی ناچێتە گیرفانی دەوڵەتەوە داهاتە زۆرەکەی کە ساهشتا زۆر چۆ بۆ ئەچێ بۆ ئەشخاص بۆ بەرهێن زائیدەنەوەی کە لەگەڵیانە شەریکن یان سەهمیان هەیە لێرە ئێمە نەهاتین زیادەیەک بخینە سەر ناتیجی محلی ژمالی لە ڕووی اقتصادەوە کە ئابووریەکەمانی پێبژێنەوە دەستی کارمان واڵان نەکرد بۆ خەڵک بێ لە ناو کشتتوکاڵەکانە ئیشکە سەدان دەرچووی زانکۆ هەیە بە پلەی ئەندازیاری کشتتوکاڵی ئەوانە بەڵام کاری نییە هاتین لەبری ئەوەی ئیش بۆ ئەوانە بدۆزینەوە بڵێن ئەو سەرمایەی کە هەیە یەتە سەر ناتیجی ئیجمالی
محلی چۆ جیرفانی خەڵکەوە بلۆ کرا نهاتەوە بازار تەدبیرکە لە ڕووە کەیتریشەوە ئێمە نهاتوین کارگەیەک دروستکەین بۆ نمونە وە بەرهێنان بکەین لە کەرتی کشتتوکاڵە ئێمە ئینتاج بکەین دەستی کار بەکاربێن وەسایل ئینتاج بەکاربین لە زەوە تاکاتە مەکاین و موشتانی تر دوایی ئەم داهاتە ئەم بەرهەمی کە هەمانە ئەوەی خۆمان بەکارین وەکو وڵاتانی ترەوەی تری بۆ دەرەوە هەناردە بکەین کە هەناردەی ئەەکەیت ڕقەمێکی تریێتە دەسەر ناتیجی قومی ئیجماری وڵاتەکە یعنی تۆ لە ڕووی ئابوووریەوە گەشە ئەەکەی لەبەر عملەت قوتی زیاد بێت دەخری فەردە زیاکە ڕەفاهیەت کێرمەکەی بەرزە بێتەوە ئەمە هیچ بەردێکی نەخستۆتە سەر بەردێ لە ڕووی ئابوووریەوە و ئەوەشی ئەی بینین بەڕاستی کارەساتە بە هەر لایەکە ڕۆی کۆمەڵی بینایشیش و کۆنکرێت چۆ بە ئاسمانە و سیتیە و ناوەکانیشی نایەتەوە سەر سلێمانی یعنی جاران بۆ نمونە گەڕەکانیان ناوەنا ئەو ناوی لی ئەنرا مێژوویەک بوو بەناوی پیاوێکی ئەو منتیقەوە یان کاسبکارێکی ئەو منتیقەوە یان مێژوویی ئەو منتیقەوە گردەکەی مامایارە و فلان ئێستا ناوی سیر ئیستیرا دەکرێتە سەر ئەوە کە عینەشت کللتوری زمان و ئەوەی شارەکەشی تێگاوە من باوەڕ ناکەم زۆرینەی خەڵک ڕازی بێ لەوە ڕاپرسیە بکەن بزان چێ ڕازیە شخصی یەکەم چێ بەرپرسە لەم شارەیە چێ مستەفیدە لەم هەموو تێگانە لاریمان لەوە نییە پرۆژە نیشتەجێ بوو بکەن با خەڵکی بڵێن چینی ناوەند لەگەڵ چیری چوە خوارەوە ئیسیفادەی لێ بکەم ئەوە ئێمە کارێکی باشمان کردووە بەڵام لەسەر حسابی زەوی کشت و کاڵینا لەسەر ئەو حسابی ئەو زەویانە کە ئەکرێت سەوزیکەین بۆ نمونە ساڵێک ساڵونیەک لەمە پێش سەرۆشی یەکێک لە حیزبەکان کە باڵا دەستە لێرە باسی لەوە کرد ملیۆنێ ملیۆن نوێک نەمام ئەلچێنێ و سەوزێکە بەڕاستی من زۆر دڵخۆش بوو پێی کە عەقڵێکە بێ بیر لەمە بکاتەوە من چاوەڕوانمە کرد یەکەم شوێن دەستە و دایرەکەی کە بۆی دەستنیشانکەن چیاکەی گۆیژە و دەوروبەری و ئەزمەڕ و ئاوا چواردەوری شارە کاکەموو شاعیرەکان شعریان بەسەراوتووە یعنی ئەمە چۆتە مێژووەوە تۆ چۆن دەستە تێچێتێکیوێی لە بری ئەوەی لەوێ سەوز کردە بڕۆ تەماشاکە ئالیاتی بینا کەرەستەی بیناکاری بەردراوەتە ئەو شاخە وەکو مڵە ئەیدڕێ ئەمە تاوانە بەرامبەر ژینگە تاوانە بەرامبەر خەڵکێم شارە بەڵارسی هەنەکردی خەڵکێم شارەیە و تاوانە بەرامبەر ئابووری تاوانە بەرامبەر ئاشتی کۆمەڵایەتی شکێت و ئەم شارە وەکو سجن لێ بکەیتوانە بردن باری دەرونی کەسەکانی ژەگۆڕێ ئەمە لە مێژووەوە لە کۆنەوە کە هاتووە بەم شارەیە ئەمە یەکەم هەنگاو نییە لێمان تێک نەچێ لە دوای ڕاپەڕین ئەحزابی دەسەڵاتدار من هیچیان جانەکەم بمویان لێگەچێت هیچیان فەرقیان نییە و لە یەک بۆعدیش لە هەمویانە وەستم ئەحزابی دەسەڵاتدار کە دەستیان پێکرد بە ئاودیوکردنی مەکائین و کەرەسەی بیناسازی و ڕێگاوبان دەستیان پێکرد کارگەکان سەدەکان دەستیان پێکرد بۆ ئێران بکرێ بە پارە هەنگاوی دووەم کە ئەوە نەماتەوە بوو پەلاماری گومرگەکانیان نا شەڕیش بوو لەسەر گومرگەکان خۆناغی دووە ئەوە گەیشتینە خۆناغی ڕزگاری عێراق پارەی زۆر و زەمەندی نەوتی عێراق هات ١٧٠ داهاتە کوردستان هیچ مشکلیان نەبوو بەشێ مشتی تێکرد بەشی خواردن و لیانی شێ کرد و بەشی میلەتەکە شێ کرد و ئیترەوەی چۆن بەکارانە بەکارێنە کە ئەوە نەما پەلاماری ژێر زەویان نەوتیان دەرێنا ئێستاش نەوتەکە گیراوە پەلاماری سەرخانەیە سەرخاتی کوردستانیان حەزەکەم بزانی ئەوە بەزەستێمانیان نییە من بەزەیم بە هەولێرایەتەوە جادەی 120 150 200 متر تۆ ئەم جادانە بە ئەڵقا و ئەڵقی هەولێرە کەوفراوانی یەکی ئەڕوا لەسەر حسابی زەوە بەزەیە کشتتوکاڵەکانە ڕقم بێنەرەوە لە بەڕێبەتی کشتتوکاڵ بزانە بە مێژووی ساڵەکانی پێش ڕاپەڕین و دوا ڕاپەڕین و دوای ئازادیش بەرهێمێنانی دەشتی هەولێر لە گەنم و جۆ و دانەوەڵەیە چەند بووە دەشتی شارەزوور چەند بووە مەسەڵەن گەرمیان چەند بووە منتیقی ڕانی و پشدەر و بێتوێن چەند بووە ئەمە هەمووی زەرەریێنێ لە هەولێر بەڕاستیم بەزین بە هەولێرایەتەوە و سەر ئەوەش نەبوو یعنی تۆ سەیریکە ئەگەر باسی بەرزایەکان بکەین یەکەم بەرزایی داگیر کرا سەری ڕەش بوو کە ئێستا من یەکێکە لەو هاوینە هەوارانی کەم ڕۆمانتیە کرد کاتی خۆی ئێستا وێ داگیر کراوە وردە بوو بە مۆدێل هەموو شوێنەکان داگیر کراوە ئێستا من ئەگەڕێم بزانم گردێک بمێنێ نەماوە هەر لە دووری چەند سەد مەترێک لە خۆمانەوە ئەو یەکێ لە گردەکانە کە داتاشەوە کەسەسی پێ نەکردووە ئەگەر ئەم زەویە ئەم خاکە ئەم شاخە زمانی هەبوایە هاواریە کرد بەڵام نازانم ئەوەی دەسەڵاتدارە ئەوەی قەڵەمی ئیمزای بەدەستە ئەوەی دادوەرە داواکاری گشتی لەکوێیە یعنی تۆ حەقە لێپرسینەوە بکرێ
ئەم شاخە بۆ ئەو مەشروعە ئایا قازانجی ئەوە بەس مادیە مادی ئێمەسفادە ناکەین ژینگەی سلێمانی بەرەو پیسبوونە چییە ساوزی بکەن یعنی بۆ نمونە دەیان پارچە زەوی لە ناو شارە ماوەتەوە بە ناوی حەدیقە و ئەوانە و تەماعیتیایی چێ بیکە بە بازار و باڵەخانە و دوکان و سفادیکە بۆ خۆی جێبەجێ ناکرێ بەڵام بۆ پەناری بناری گۆیژە و بناری قوتەی مەحموودخان کە ئەو بەرەکا و ئاوا شەو بڕۆ بەرەو دۆڵە ڕوت و منتیقی قزلەر و ئەوانە ئەوە تاوانە تاوانێکیش لەوە گەورەتر زەوی هەموو ناوچەکان لە دوای ئیسلاحی زراعی قانون ئیسلاحی زراعی دەرچووە سەر بە دەوڵەتە هەمووی عەقدە بە قانونی ڕقم 6 هەموو زەویەکان هەتا هاچیتە نزیک سنوور ئێستا بچی بچستە سنوور هەناسی هەڵمژی سروش دۆک و خۆی مابێ ژاوەژاوی تیانە بابێ شتەکان وەکو خۆی ببینی غێری ئەوە هەمووی بۆتە ڤێلا و تەلبەن و ئەوە یعنی شوێنێک نابینی تیای دابنیشی من سێرم ینی ئاژەڵەکانیش گوناحن بەڕاستی ڕەنگە ڕێوی و کەروێش و ئەو شتانی کە لەو دەشتا هێ نەتوانێت بەرابەری جادە بکە هەر لەبەر تەلبەن ئەمە لایەنێکی تریشێتی هیوادارم ئەم قسانیان گوێ لێ بێ چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەمە بهێڵنەوە چکە چۆن نەوتمان لە دەست دەرچوو خاکیشمان لە دەست دەرەچێ و ئێستاش نەوەکانیشمان لە دەست دەرچووە مەترسیان کەوتەتە سەر و ڕوو لە دەنگدانیشە بەڕاستی خەڵک ئەبینێ یەکێکیش لە ئاوی ئەم شارانی خوارد بێتەوە لە هەر شارێکە هەناسەی یابێ و گەورە مەفروزە بە وەفا بێ بۆی ڕۆژی دەنگان باوەڕ ناکەم کە زۆی بچێتەوە یعنی ئەبێ وایان لەبەر چاو بێ ئێوە دەسەڵاتدارن بە عەقدێکی اجتیماعی حکمەکەن ئەکرێ بە پێی یاساکان بیکەن ئەگەر نایزانن جێی بڵن بۆ خەڵکی تر ئەگەر ئەیزان و بەردەوامن لەسەری بەڕاستی تاوانە کاک سەرۆر سوپاس بۆم دەرفەتە بە درێژایی شاخی گۆیژە لە سلێمانی لەمسەر تا ئەوسەری دەیان وەبەرهێن کێبڕکێکەکەن لەسەرەوەی کە لە ڕێکلامەکانە ناڵێن پەلە بکە و ناو تۆمارکە تا لە بەرزترین شوێنی شار یەکەیک ببی بە خاوەنی یەکەیەکی نیشتە جێبوون ئەمەی کە ئیسا گوزەرە لە سلێمانی چی واتایەکە گەێنێ کە هەندێک بە ئەنفالی ژینگە هەندێک بە هێرشکردنە سەر سروشتی شارەکە ناوێتن بە درێژایی مێژوو و بە درێژایی شۆڕشەکانی کورد شاخەکان دۆست و پەنا و پشتی کورد و شۆڕشەکان بوون و ئێستش ئاسەواری ئەو شۆڕشانە یەک لە دوایەکانە ماون بەڵام بەداخەوە ئەبینیت ئەمڕۆ لەسەر دەستی من لاوی لێنانێم حکوومەت ناوی لێنێم دەسەڵاتی کوردی و دەسەڵاتی شکێ خاوەندارەتی لێەکە حزب و لێرە حزب دیارەکە کێ بۆ من خاوەندارەتی لەم شاخانە و لە ینی بەڕێوبەری ئەم بەشەکات و لێرە حزبەکان لە ڕێگەی کۆمپانیەکان و کۆمپانیەکانیش کە کۆمەڵێک سەرمایهدار کە خۆیان ناوە سەرمایهداری نیشتیمانی و بەم جۆرە ڕکلامیان بۆ کرێت وەکو داینەسۆرێک بەربوونەتە شاخ و چیاکان هەموو شتێکە خۆن هەموو شتێک هەڵەلووشن لە بەردەوە لە درەختەوە لە گیاوە لە ڕووەکەوە هەر شتێک لە وڵاتە پارە بکە یعنی ئەی فرۆشن و هیچ شتێک نەماوە ینی نەبەها بۆ شاخما نەبەهیان بۆ شاخ هێشتوتەوە نەبەهیان بۆ درەخت هێشتوتەوە نەبەهیان بۆ هەناسەدانی مرۆڤ هێشتوتەوە ینی ناکرێت کە لە شارێکی وەکو سلێمانیە بەم جۆرە شارەکان فراوانتر بکرێن و بەرەو ئەوەش بڕواکە بە تەواوی شاخەکان ینی تەختی زەوی بکرێن ینی دەبینین مەسەرەن لە ساڵەکانی داهاتووە کە لێرە بتوانی بە ئاسانی دیوی ئەو دی و کەسیتەک و ناوچەی شارباژێ ڕە ببینرێ و بە هەمان شێوە لەو دیویشەوە ئێرە ببینرێ ئەمە لە پێناو چییە؟ یعنی بۆ دەکرێت مەسەرەن تەنها یەک کەس کە ناوێکی سەرمایهدارە یان ناوی کۆمپانیایەکە و لە پشتی شێوە حزب و دەسەڵاتداران هەن خاوەنی بۆ نمونە 10,000 یەکەی نیشتەجێبوون بێت و لە کاتێکا مەسەرەن بۆ نمونە یەک کەس خاوەنی تەنها یەک ڕوبەری یان زەویەک نەبێ بۆ نیشتەجێبوون و لێرە دەبێت پرسیار لەوە بکرێت خودی ئەم کەسەی کە ناوی سەرمایهداری نیشتیمانیە بە نمونە ئەم سەرمایە لەکوێوە هێنا چۆن ڕێگەی پێدراکە بۆ نمونە ئەو شاخە تێک بدات تۆ زۆر جار دەبینین یان دەبیسین کە زۆر جار شۆفێرێک دەدا لە درەختێک سزا ڕوبەڕووی سزاکرێتەوە و لێپێچینەوەی لێکرێت بەڵام تۆ دەبینی لێرە درەختەکان ئێستێمە گوێمان لە سەڵی دقاقە کە ناخۆشترین دەنگە بۆی کەم شاخانە تێکەیە ئەم دقاقە 24 کاتژمێر لێرەنا ئیشەکات و بۆ ماوەی زیاتر لە چەند ساڵە لێرەنا کارەکەن کێن خاوەنی ئەم دقاقانە کێن خاوەنیەوەی کە شاخەکانی ئێمە تەختەکەن ئەمانە حیزبەکانن لە ڕاستیە و لێرەش دیارە کە چه حیزبێکە باشە لە ڕووی یاساییەوە دەستبردن بۆ مولکی گشتی کە
وەکو ژینگە دۆستانەڵێن تۆبۆگرافیای شارەکەیش ئەشێوێنێک ئەمە شاخ و گردەکان تەختەکرێن تۆبۆگرافیای شارە لە ڕووی یاساچی ڕێگەی داوە بەوانە ئایا پاڵپشتیی یاساییان هەیەمان ئەزانی بۆ بابەتی یاسا ئێمە لە ڕاستیال لە باشووری کوردستانە یاسا هەیە و چەندانە یاسای باشیشن یاسای هەشتی ساڵی 2010 یاسای پاراستن و چاکردنی ژینگە یاسای پاراستنی دارستان هەیە ئەگەر باسی یاسا ئەەکەیت لە ڕاستیاوانە بەپی یاسا بۆیان نییە کار بکەن بەڵام لێرە کێ ئەمانە بە کۆمەڵک فلتەرات تێپەڕیون کێن ئەوانی کە بۆن منە ڕێگانیاوە کێن ئەوانی کە بۆن منە مۆڵەتیانیاوە بەوەی کە ئەم کۆمپانیانە ئیش بکەن بۆ ئەمانە بەدەر لە یاسا و ڕێنمایە کارپێکراوەکان کارەکەن بەڵام لە هەمان کاتە دەسەڵات ئەمانە پارێزیێت چکە گەر دەسەڵات لە پشتی ئەمانە نەبن لە ڕاستیامانە ناتوانن بە هیچ جۆرێک کار بکەن بابەتێکی ترێ ینی چی لەسەر چین و توێژە جیاوازەکان پێویستە کە ڕێگر بن لەمە ئەمە مەترسەکانی بۆ ئایندە چیە بێ ئەزانی مڵکێتی ئەم شاخە تەنها مڵکێتی ینی با بڵین باو باپیرانی ئێمە تەنها نەبووە بەڵکوم هینەوە لە دوایەوەی ئێمەیە تەنهای ئێمەش نییە لە ڕاستیایی تەواوی ئەو بوونانەیە کە لە ناو ئەم ئیکۆسیستەما هەن بە زیندەوەرەکانتەوە بە گیایەکەەوە کە لەوانە هەیە بۆی ئێمە دەبێ هەمومان پێکەوە بۆیە من لێرەوە بانگەوازی لە تەواوی ڕێکخراوەکان بانگەوازی لە تەواوی گەلی باشوورەکەم کە نابێ بە هیچ جۆرێک ئێمە ڕێگە بدەین کە شاخەکانی ئێمە بەم جۆرە تێک بدرێت بەم جۆرە تەختی زەوی بکرێت بەم جۆرە لە ناو ببرێت ینی ئەوەی کە ئەم ڕۆتۆ دەبینی بەرامبەر بەم شاخانە ئەکرێت تەنانەت یانێتوانم ئەوە بڵێم کە دوژمنانی کورد بە تایبەت کە بۆن منە ڕژێمی بەعز ئەو شتانی بەرامبەر بە چیاکانی ئێمە بۆ جۆرە نەکردووە ینی دەبینیت بۆ منە و دارستانەشی کە ئێستا تا ئێستا ماوە بریتین لەو دارستانانەی کە لە سەردەمی حکومڕانی ڕژێمی بەعسا کراوە پێم بڵێ ئەگەر حکوومەتی کوردی ئەگەر دەسەڵاتی کوردی لێرە ئەگەر نەمامێکی ڕواندووە و ئەگەرم نەمامە سەوز بۆ پێم بڵێ لە چی شوێنێکایە ینی لەگەڵ ئەوەی هاوکێشەیەکە لە ناو ژینگاکەویش هاوکێشەی پاراستنی ژینگەیە پێشگەشە پێدان ئێمە لەگەڵەوەی کە ناتوانین چیاکان بپارێزین ناتوانین دارستانەکانمان بپارێزین هاوکات تێکێدەین هاوکاتی شێوێنی و هاوکات لێرەوە پامێکیش بۆ سەرۆکی یەکێتی یعنی ئەو کاتێ دەبینی بۆ نمونە هەڵمەتی چاندنی 1 ملیۆن ئەمام لە کوردستان ڕاگەێنێ لە ساڵیادێکەوە بە ساڵادێکی تر ئەگەر یەکێتی هەتاوەکو ئێستا مەسەن بۆ منە پرسیارەکە وێجارە چەند نەمامی ڕواندووە لەو هەڵمەتا و لەگەڵ ئەوە ئێمە هەڵمەتمان نامانەوە گەشەمان پێ بدا بۆ ژینگە پێش ئەوەی کە بۆ نمونە کار لەسەر گەشەپێدانی ژینگە بکرێت دەبێ ئێمە دارستانەکان بپارێزن ئەگەر خۆیان بە خاوەنی ڕاستەقینەی ئەم وڵاتە دەزانن ئەگەر خۆیان بە خاوەنی ڕاستەقینەی ژینگە و ژیان و داهاتووی مرۆڤایەتی و داهاتووی ئیکۆسیستەمە زانن پێویستە دارستانەکان بپارێزن ئەگەر دارستانەکان ناپارێزن ئەبێ دوور بکەونەوە لە پڕوپاگەندە دوور بکەونەوە لە بانگەشەکردن دوور بکەونەوە لە درۆکردن لەگەڵ ژینگە دوور بکەونەوە لە درۆکردن لەگەڵ ژیان و ژیانی مرۆڤایەتی لەم وڵاتەدا.